سڵاتان لەبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاگەشتە هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی چوارشەممە هاتوونێتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە کرماشان و ئەهواز کوژرانی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی سپای پاسداران لە سەردەشت دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری کامیاران کۆبوونەوەی خوازیارانی دامەزران لە هێزی پۆلیسی شەنگاڵ ئاشکرابوونی بەڵگەیەکی نەهێنی لە قەرارگای ساڕوڵای سپای پاسداران بارینی بەفر و قەتعی گاز لە زۆربەی شارەکانی ئێران و راپۆرتێک لەسەر دۆخی خراپی ژیانی دانیشتوانی شارۆچکەی ڕەساڵەتی تارە. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە کرماشان و ئەهواز ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەممە خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە شارەکانی کرماشان و ئەهواز لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی و کشوەری خوازیاری بردنەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوو. کوژرانی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی سپای پاسداران لە سەردەشت ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەممە کاسبکارێک بە ناوی کاوە سەرراف لە نزیک گوندی ساوانی سەردەشت بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سپای پاسداران کوژراوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی سپای پاسداران لە کاتی ڕاودونانی ئۆتۆمبیلی کاوە سەرراف بە چەکی کەلاشینکۆڤ تەقەیان لێ کردووە و کوشتویانە. جێگەی ئاماژەیەکە و کاسبکارە خەڵکی گوندی گورەشێر خێزاندارە و باوکی سێ منداڵ بووە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری کامیاران ڕۆژی دووشەممە سی ڕێبەندان هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم لە شاری کامیاران هاوڵاتیەکیان بە ناوی سۆهراب گوڵمەحەممەدی دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان سۆهراب گوڵمەحەممەدی خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیاران بووە و پاش بانکرانی بۆ دادگای ئەو شارە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. شانی باسە کە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە. ناردنی پەروەندەی ساسان چەمەن ئارا بۆ لەقیەکی دادگای ئینقلابی ئیلام. ساسان چەمەن ئارە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە ماڵپەڕی تایبەتی خۆیدا ڕایگەاندووە کە پەروەندەکەی ڕەوانەی لەقیەکی دادگای ئینقلابی ئیلام کراوە. ساسان ڕۆژی 15 ڕەزبەری 1401 هەتاوی دەست بەسەر و پاش 21 ڕۆژ لێپرسینەوە لە بەندی ئەلفی سپای پاسداران و 18 ڕۆژمانەوە لە بەندی ئەمنیەتی زیندانی ئەڤین لە ڕێکەوتی چواری ڕێبەندانی 1401 لە زیندان ئازاد کرا. ناوبراو ڕۆژی چوارشەممە 27 سەرماوەزی ئەمساڵ لە هێرشی هێزانیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و کۆمەڵێک لە کەلوپەلە شەخسیەکانی زەوت کرا. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندانی 1402 ساسان چەمەن ئارە پاش دوایین لێپرسینەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بۆ لەقی چواری دادسەرای گشتی و ئینقلابی ئیلام بانکێشت کرا. شانی باسە کە ناوبراو لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی عەلی مەزلوم بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. کۆبوونەوەی خوازیارانی دامەزران لە هێزی پۆلیسی شەنگاڵ ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەممە خوازیارانی دامەزران لە هێزی پۆلیسی شەنگاڵ لە ناڕەزایەتی بە ڕەتکردنەوەی پەروەندەکانیان و دامەزراندنی کەسانی دیکە لە جیاتیەوان کۆبوونەوە. بەپێی بانگەشەیەک کە پێشتر کرابوو بڕیار بوو 1000 هێزی پۆلیس لە نێو لاوانی بێکاری شەنگاڵ دابمەزرێنن. 2500 کەس ناوی تۆمار کردبوو بەڵام لە جێگەیان کەسانی دیکەیان دامەزراند و هەڵسو کەوتی دەوڵەتی عێراق ناڕەزایەتی لاوانی شەنگاڵی لێکەوتەوە. بەپێی ڕێکەوتنامەی نێوان هەولێر و بەغدا ئەبێ 2500 هێزی پۆلیس لە نێو لاوانی شەنگاڵ بۆ پاراستنی ئەو شارە بربژێر بکرێن بەڵام دەوڵەتی عێراق بە دامەزراندنی کەسانی دیکە ڕێکەوتنامەکەی پێشێل کردووە.
کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی سەنعەتی دەریایی سەدرای بوشێر. ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەمە کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری و گرێبەستی ڕاستەوخۆی شاغڵ لە شرکەتی سەنعەتی دەریایی سەدرا لە شاری بوشێر لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان 2000 کرێکاری پەیمانی و 680 کرێکاری گرێبەستی ڕاستەوخۆی ئەو ناوەندە ماوەی 3 بۆ 4 مانگ حەقدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی شرکەت وەڵامی داخوازیەکانیان نادەنەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی بەهۆی نەدانی حەقدەست لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و کاتێک لە ئاس ئەو بارودۆخە ناڕزایەتی دەردەبڕن لەلایەن بەڕێوەبەرایەتی شرکەتەوە هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت. بەوتەی یەکێک لە کرێکاران لە حاڵێکدا بە ساڵی تازە نزیک دەبنەوە خەبەرێک لە پەرداختی پاداشت سەنەوات و جێژنانە نییە و کرێکاران شەرمەندەی نەماڵەکانیان. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی خارک. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی خارک لە ناڕزایەتی بە بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەتپارە لە ساڵانی ڕابردوو وەک باج لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوە، نەمانی جیاوازی لە کاتی پێدانی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. ئاشکرابوونی بەڵگەیەکی نەهێنی لە قەرارگای سارەڵای سوپای پاسداران. ئاشکرابوونی بەڵگەیەکی نەهێنی لە قەرارگای سارەڵای سوپای پاسداران دەری دەخات کە کۆمەڵگا لە حاڵەتی تەقینەوەدایە و ناڕەزایەتیە کۆمەڵایەتیەکان لە یەک ساڵی ڕابردوودا 300% زیادی کردووە. ئەو بەڵگەیە لە کۆبوونەوەی کارگروهی پێشگیری لە قەیرانە ئەمنیەتی و مەعیشەتیەکانی قەرارگای سارڵا درزی کردووە و لەو کۆبوونەوەیدا نێونەری دادستانی تاران، ڕێکخراوی ئیتلاعاتی تاران، پۆلیسی ئیتلاعات و ئەمنیەتی گشتی ناجا، ئیتلاعاتی بەسیج، سپای سەیەدورشوادا، سپای ڕەسوڵ ئەکرەم، بەسیجی ئەسنافی ئێران و ڕێکخراوی ئیتلاعاتی سپای پاسداران تێیدا بەشدار بوون. سەرۆکاتی ئەو کۆبوونەوەش لە ئەستۆی پاسدار حسەین نەجات فەرماندەی قەرارگای سارڵا بووە. جێگای ئاماژەیە کە بڵاوبوونەوەی ئەو بەڵگەیە نیشانی دەدات کە تەنیا شوێنێک کە دەسەڵاتی ئیسلامی بەرنامەی بۆ داڕێژێت و هەزینەی سەرسام ئاوەری بۆ دەکات، سەرکوتی ناڕازیان و جەنایەت لە حەقی کەسانی بێتاوان. بارینی بەفر و قەتعی گاز لە زۆربەی شارەکانی ئێران. بەهۆی ئەو بەفر و بەسەڵەکەی لە دوو ڕۆژی ڕابردوودا 22 ئۆستانی ئێرانی گرتوۆتەوە، گازی بەشێک لە ئیدارە، مەدرسە و زانکۆکان قەتع کراوە و ناڕزایەتی خەڵکی لێکەوتێتەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی سەرما و بەفربارین پارێزگاکانی کرمان، یەزد، هەمەدان، لۆڕێستان، ئیسفەهان، چوارمەحاڵ و بەختیاری، فارس، زەنجان، ئەردەبیل، تاران، کوردستان، کرماشان، خوراسانەکانی ڕەزەوی، باکووری و جنوبی، سمنان، ئەلبۆرز، گیلان و تەورێزی گرتووەتەوە و ڕێگای دەیان گوند گیراوە و گازی ژمارەیە گوند شارۆچکە و بەشێک لە ئیداراتی شارە گەورەکان قەتع بووە. هەروەها لە پارێزگای سیستان و بەلوچستان بارینی لێژمەی باران بۆتە هۆی هەڵسانی لافا و زیانێکی زۆر بە سوختبەران و گوندنشینان گەشتووە. گیان لەدەستانی دوو منداڵ لە خێوەتێکی کۆچەریەکانی ئەسلاندوزی ئەردەبیل. ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەمە دوو منداڵی تەمەن 1 و 8 ساڵ لە خێوەتێکی کۆچەریەکانی شارستانی ئەسلاندوز لە پارێزگای ئەردەبیل بەهۆی ئاگرکەوتنەوە گیانیان لەدەستا. بەوتەی بەرپرسانی ناوەندی بەرەنگاربوونەوەی قەیران لە زانکۆی زانیاری پزیشکی پارێزگای ئەردەبیل، خێوەتێکی کۆچەریەکانی ناوچەی ئەسلاندوز بە هۆکارێکی نادیار ئاگری گرتووە و دوو منداڵی تەمەن 1 ساڵ و 8 ساڵ بەو هۆیەوە گیانیان لەدەستاوە. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی ژیانی دانیشتوانی شارۆچکەی ڕەساڵەتی تاران. دانیشتوانی شارۆچکەی ڕەساڵەت لە ناوچەی 19 شارەداری تاران کە تەنیا
نیو سەعات تا بەیتی خامنەی دوورن و 10 کیلومتر تا مەجلسی کۆنەپەرستی ڕژیم مەودایان هەیە لە دۆخێکی کارە ساتباردا دەشین و هیچ بەرپرسێکی ڕژیم بەیەخ بە ژیانی 8,000 ژن و منداڵ و بە ساڵاچووی ئەو شارۆچکەیە نادات. بەشێک لەو ڕووداوە دڵتەزێنانی کە تەنیا لە شارۆچکەی ڕەساڵەت ڕوویداوە بریتین لە یەک منداڵێکی تەمەن 5 ساڵ بە ناوی زەهرا بەهۆی کەوتنەوە نێو چاڵاوی ئاوڕۆ گیانی لەدەستاوە. زەهرا 23هەمین منداڵی دانیشتووی ئەو شارۆچکەیە بووە کە بەهۆی نەبوونی ئیمکاناتی ڕفاهی گیانی لەدەستاوە. دووەم ڕوقەیە مەحتاج منداڵێکی تەمەن 10 ساڵ کە لە کاتی گەڕانەوە لە مەدرسە لەلایەن چەند سەگی هارەوە پارچە پارچەکراوە گیانی لەدەستا. سێهەم ئەمیر حسەین فەر منداڵێکی دیکەی تەمەن 10 ساڵە کە لە یافتابات بەهۆی هەڵەی خاوەنکار لە نێو کوورەی خشتپەزی بە تەواوی سوتا و تەنیا ئێسقانەکانی مایەوە. چوارم شەهلای تەمەن 42 ساڵ و منداڵێکی 6 مانگەکەی بەهۆی ژاراوی بوون بە گازی مۆنۆکسیدی کەربوونی حاصل لە سووتاندنی کارتۆن لە نێو حەڵەبیەکدا کە بۆ گەرمکردنەوەی خۆیان ئیسفادەیان دەکرد گیانیان لەدەستاوە. 3 ڕۆژ بە دوای ئەو ڕووداوە هاوژینی شەهلا کاتێک دەگەڕێتەوە ماڵ و ئەو دیمەنە ناخ هەژێنە دەبینێت دەڕواتە سەر پردی خانی ئاباد و لێوە خۆی فڕێ دەداتە خوارەوە و دەست بەجێ گیانی لەدەستدات. ئەمانە تەنها بەشێک لەو کارە ساتانەیە کە بەسەر دانیشتوانی شارۆچکەی ڕەساڵەت لە نزیک بەیتی خامنەی ڕوویداوە و بەرپرسانی جەنایەتکار و گەندەڵی کۆماری ئیسلامی لە بێشەرمی تەواو و لە ڕفاهی کامڵدا بانگەشەی هەڵبژاردن دەکەن. و دوا هەڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی گەورەی کەشاوەرزان لە لەهستان. ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەمە کەشاوەرزانی لەهستانی لە شاری وەرشۆ کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا شەقامەکانیان داخست. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزان لە وڵاتانی ئاڵمان، فەڕەنسا، بلژیک، هۆلەند، ئیسپانیا، بولغارستان، چێک، ئیتالیا، پۆرتەغاڵ، یونان و ڕۆمانی بۆ ماوەی چەند هەفتە دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە و ئێستا بزوتنەوەیەکی بەهێزیان دژ بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا دروست کردووە. کەشاوەرزان خوازیاری قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی، زیادکردنی حەقدەست، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، پێدانی پشکی سوتەمەنی، وەلانانی بڕۆکراسی ئیداری و پشتیوانی یەکێتی ئەوروپا لە کەشاوەرزان. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبیانیتان پێشکەشکرا. فەرمونبۆبینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی